نەگەیشتم پێ پێشکەشە بە بەناسخان کاکە ڕەقیبی ئازیز، پێشکەشە بە چاوی کاکە سامانی خۆشەویست. نەگەیشتم پێ نەتێگەیشتم لێت نەگەیشتم پێ بەناسیان نەتێگەیشتم لێت نەتێگەیشتم لێت ئەمان ئەمان آخر عشق چۆن وا دەبێت چۆن وا دەبێت چۆن وا دەبێت منیش لە دوای تۆ بەناسیان بوومە شەیدا و شێر 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 بەناسخانی گوڵ هیوادارم بەدڵیان بێت بۆ چاوی کاکە سامانی خۆشەویست. کۆپرس پێشکەشە بە ناسخان و کاکە ڕەقیبی ئازیز، پێشکەشە بەو دوو گوڵان.